ایوار باش بینرین هجا و خوشتوی بینرین بادینان ساد بینرین ایوار بادینان خوشحالین چارک آدی مهنگش نفیکودو جبوی پیشکش کردن برنامه هوا ایوار بادینان بینران وکوی نزانن که روزانین انوی برنامه پیشکش کن امرا دین میفانداری کسانی که چند کسان اوای که الویری گفتگوی بدکرن چه گفتگوی یا گریدای به پروژه و یا انجا گریدای وزانین و زانیاری میفانه می روزه بۆ پتر خزمەتکردنە هەوایان هێژا و خۆشتوی ئەڤروکام ڕابووینە میێواندارەیە مامۆستای زۆر هێژا مامۆستا خالد دووسکی وەزیری ڕەوشەمبیری و لاوان بابەت ئێمەیە ئەڤروکە ئانەهیە خودی دێگرێدای بیتنە کاری وەزارەتێڤە سیاسەتا وەزارەتێڤە کاری vê وەزارەتی چاوە ڕێڤە چیتن پشتی ئەف قەیرانە vێگاڤێ بەروکە حکوومەتە هەرێما کوردستانی و هەمی خەلکی هەرێما کوردستانی vەگرتی هەروە سادێ بەحسی هەندێکین کو هەبوونە سێ ناوا vê وەزارەتێدا کاری vê وەزارەتی چەند قرس کردیە هەژمارەکە دیە پرسیارên wekî va ئانەهیە خودی مەین ئامادە کرین ئەڤروکە دیتگەل جەنابێ وەزیری هێنە گفتوگو کردن هەگەر خودی حەزکردن ئەم دیتگەل هەوە بین دەمێ داهاتیدا مامۆستا دەستپێکی تو گەلە بخێراتی سەرسەرە سەرچاوە ئەڤرو بۆ ئێوارە بادینان gelek spas bû hewa spas bû vê delîvê ku hewerêdayê em bên vêrê hindek ronahiya bixîne ser karên wezaretê زۆر باشە مامۆستا هەکەرم دەستپێکی بەحسی هەندی بکەین و جەنابێتە بمە دیارکەت وەکو وەزیری ڕەوشەمبیری و لاوان سیاسەتە وەزارەتە ڕەوشەمبیری و لاوان یا چاوەیە کاری هەوە چاوا بڕێوە چیتن هین چ شێوە کار بۆ خەلکی بکەن وەکو وەزارەت اكش كيشن وزارتي حقيقة بالتأكيد لسر بكنكو نبونا سياستي بويت اتناف وزارتي دا كو أبا خالك لاواس يا وزارتي ويا كاري وزارتي وبسكترين وين سركي كو روشن بيري ولاوان وورزيجي فدقيتن نابجن كار نهات يكرن كاري هات يكرن بس أو كار بي سياست بي برنامج هات يكرن جبر هندي اگر سحكيني بزاف روشنبيري وبزاف لاوان وبزاف ورزشي ديارة وك بي تي في نبويا ايش وان كارينكو ام وكو وزارة بيرابون ما حاول داكو ام سياستك بو في وزارة داريشين او سياستك مثلا روشنبيري تشيا ما تش روشنبيري يدبت بيناسا روشنبيري تشيا لاو تشيا بيناسا لاوي تشيا ما تش لاوي دبت ورزش تشيا بوشي ما تش يدبت تشوا بيج بخين ما چه هنری دوید اگرم ما چش موسیقی دوید ما چه سینمایی دوید ما چه شانوی دوید ما چه شوکاری دوید ما چه هنری ملی دوید پیوندین خوین روشنبیری سر آستی هرمی سر آستی عراقی سر آستی ولات دورو بر چوابن سر آستی ولات دنیای چوابن آلوگورا روشنبیری آلوگورا سربورا لاوان سربورا ورزشی دناف برامو دولة دوروبر دولة درفة چوابید پیام ما روشنبیری چیه پیام مروف دوستی پیام مروف جیان دوستیه یا ما وکو ملت چوا ام چوا پیام خواه روشنبیری بگهین ام چوا وی پیامی بخینت خدمتا مروف دوستی و پیگ و جیانه و آشتی و قبل کرنا ایکودو اوه همی هجمارکا بسیارانه و گلکین دیجی وی رش نویسی داری ما نویسی برسف دیت دان یا هات یدان ما کارک باش السروی که کر هش دست پیکی مالجناک دانا لجناک بسپورت ناف وزارتی دا به هفکاری دیگل خلق کانند بسپورو شارزات دیوی بواری دا پشتی ماوای که دریش گشتنی رشنویسه کی و پاشی او رشنویسه ما لسر هندک روشنبیره ابن کو امزان گرینگی پیدن الپاريزجهن هرمي الدهوكي الهفليري السليماني الجرميان الهلبجة ما بلافكري وانجي راو تبيني وسرنجت خويد بمفركرين يا هاتيا دولمنت كرين وبري چندك بري أفريقيا بيستو چاري هيفي بري هيفكي ما بالرسمي بريس كونفرنسا كده او سياسة ما بلاف كري ما يخصي بردست خلقي هدف جوي بلاف كرنا في سياسة چي بو بردست خلقي هدف جي او بو كو هر كسك مهتم في وزارتي مهتم بسكترين وي كو روشنبيري وهنر لاوان ورزش خوبت جريد بشت بشدارية دابكت بشت رأيك تبينيك سرنجك بدت كو دولة من ببيت خالا ديكو مدفيد ام بكين ببيت بترترين خلق بشدارية دابكتن يعني بشداربونا خلقي دارتنا سیاست دا بس دربون خلکی دارتنا برنامه ودا دیبیت کاری که هفت کاری که پیک و دیشین زیادتر واقعین اگر هاتو
پشتی فترەیەکە دیترا و تێبینی و سەرنجدوان بۆ ماهاتن دیسان لە پێداچوونەکە پێکەینەوە و وێ سیاسەتی وێ ڕەشنویسێ دی بلندکەین بۆ ئەنجومەنی وەزیران و بێتە پەسەندکردن و ببیتە کارێ وەزارەتێ مخابن تا حتا بێگاوێ ئەو کارێ هاتیەکردن وەکو سیاسەتە وەزارەتێ وەکو بەرنامەیەکی داڕێتی وەزارەتێ نەهاتیەکردن پتر برێن چێن بژمەتە پەیوەندین شخصی بووینە بڕێن نیاسینە بووینە بڕێن و گەلک گازندە سەرێکی هاتیەکردن و ئەمی هەوڵ دەنگ و کاری وەزارەتی بخینە چارچیڤێکی بەرنامەکەریدا و بشێن زیێدەتر بزاوە خۆیان ڕوشنبیری و بزاوە خۆیان هوەری و بزاوە لاوان بزاوە ڕەوشنبیری یا وەرزشی بەرف پێش بە ببین و بخینێت خزمەتە ملەتی خۆدا و بخینێت خزمەتە پەیامە ملەتی خۆدا یا مرۆڤ دۆستیە و ژیان دۆستیە ئەمستا ئەف خاڵێن جەنابێتە گوتین حەقیقەت هەمی ئەون کو مرۆڤ گرنگی سەرڕاوستیدن ئانە یا خودت دەمیدا ئەس دێ سەر هەندی فشێم دێ سەرڕاوستم لێ ئەس پرسیارە جەنابێتە بکەم جەنابێتە بەحسی هەندێت کەتن کو بەری هەیڤەکێ مە ئەف پڕۆژە بەلند کریە بۆیەکێ کو ئەم بژین کار سەر بێتەکردن تو نابینی سیاست بەری هەیڤەکێ سیاسەتە وەزارەتێ هەکەر بێتە بلندکردن و کار سەر بێتەکردن یان بێتە پەسەندکردن یان بێتە خواندن خەڵکێک بینیت گیرروبوونێک پێوە هەیە بۆچی گیرو بوو حتا کو بکەویتە بەردەستی نه ما نەگیرو بووە ما دەست پێکێک واز چوو من پرسیارە منەوەیەکی پشتی هەفتەیەکی گوت کە سیاسەتە وەزارەتی نیشان بدەن ئەو بوو گوتی مەست سیاسەتت وەزارەتی نینن دیارە بەریمە شول سەرهات بووکردن بەس نەهات بوو بەڵاوکردن و نەهات بوو پەسەندکردن و کار پێ نەهات بووکردن ش بەر هەندێ من ئێکژی کارێن وەزارەتێ مەکرە ئەڤک و ئەمڕامی و سیاسەتی داڕێژین ڕەنگە ساڵ و نیڤان پێ بن حتا ئەمشیان وی ڕەشنویسی داڕێژین ڕەشنویس وەکو مگوتی ئەو لیژنا بسپۆرە وەزارەتی گەل خەڵکانی بسپۆری دەرفی وەزارەتی و مفاوەرگرتن ji siyasetên roşnbîrî siyasetên lawan yên werzişî yên welatên dewrober û her wisa henda welatên Ewropî jiya têkirin teqrîben mawayekê dûr û dirêj em ê pê veçin heta me belav kirî û dîsan mawayekê dî pêşû heta me li ser wan roşnbîra belav kirî û heta cabûm bersivêt wa bû me hatîn vê carê me gotî em dibû hemî xelkî belav bikein berî heyvekê me bû hemî xelkiya belav kirî heke berêngîş کار متیدات کت ناف وزارت بس دلیل هەیە و گۆڕانکاریان تمام کردن یان زێدە هیلڤی ڕاشنەویسی بێ نەکردن ما ئارمانجا مەژوێ ئەوە و ئەو خەلکێ مهتەم بی مۆزوعی بخوێنیت ببینیت تێبینیەک ڕەیەک سەرنجێک هەبیت بۆ دەوڵەمەندکردنی بۆ پێشێخستنی ئەم پێ دەوڵەمەند بکەین زۆر باش و احتیمالە هەندە تشمە نویسی بن ڕەنگێک کەسانێک هەبن چوونەکادی سەر هەبیت مە باشتر بێشتەمە ئەوەیە خەلەتە ئەوێ بکەن دامچین ئەو ڕەشنویسە یە درست بیت یە بێ کەمەکۆری نابژمەتە دێبێ کەمەکۆری بیت بەس هەندی بشین کێمترین کەمەکۆریت نەفدا بن زۆر باش جەنابێ وەزیری تبینی خەلکی هەریما کوردستانی ئەڤروکە پێدوی چ جوورە ڕەوشنبیریەکیە گوت ناودا بێتە بەڵاوکردن و وەکو وەزارەت کارل سەر بێتەکردن بۆ یەکێک و درستاهی گەیتە ناوا خەلکی من ئەوە پرسیارە گرێدا پرسیارەتە ئیکێوێ پرسیارەتە گرێدا ئیکێوێ ئەو سیاسەتە مەداڕێتی ئەوێ وان وێ پرسیاری یا تێداهین جا بێت تێداهین ئەگەر بێت و ئەو کاری هات یەکردن یە ڕەوشنبیری بجا شتێکردنە فیلمە بووە شنمایشکردنە شانویە بووە فیستەواڵین مۆزیکێ بووە پیشانگایەت شێوەکاری بووە فیستەواڵین دی یەن فکری کۆنفرانسێت فکری بووینە ئەوە هەمی ئەگەر وەکو بەرنامەدا ڕێژی هات باکردن ئەس پێشمدا پێنگاوێت باش پڕێ باشین بەس وەکو سیاسەت وەکو بەرنامە ڕێژی نەهاتیەکردن ئەنا بژمەتە کاری وەزارەتی بەرەی خراپ بووە نە کارێکی بکردی بەس تمامکردنی بخینە چارتیوێ سیاسەتێک هەبیت و چارتیوێ بەرنامەیەکی دابیت ئەم بکەین مەسەلەن ما وەکو هەرێما کوردستانی حکومەتە هەرێما کوردستانی ئەوان کوردستانە باشوور دیبێژین ئەف ساڵە ما هەندە فیلمی سینەمایی دوێن بۆ میسال دو فیلمی درێژ 5 فیلمی دوکومنتی 5 کورتە فیلم باش ئەم دێ کاری سەرواکەین مە چش وان فیلمین درێژ دوێت مە چش وان فیلمی دوکومنتی چ دوکومنتێکی ئەم دێ بەڵاوکەین تیش باشە بۆ مە بۆ وێ مەرحەلێ چاوە بشین پێیامە خۆی مەرحەدا بکەین
ئەگەر ئەم شیان فێ زابتین و هۆسا بۆ مۆزیکی و هۆسا بۆ هوەری دی و هۆسا بۆ مەسایلی فکری ئەم دیشین پێنگاوێت باش چینە پێش بەس ئەگەر هەرەمەکی بێتەکردن فیلمت زێدە بێنەکردن بیکوتە هەدەف ژێ هەبیتن ئان هەدەف تنە یا دەرهێنەری بوو بیتن ئان یا وی کەسی بدەوێت سیناریۆ نویسی و بژمارەیەکە زۆر بیتن ئەس بێژم وەکو پەیام دیار نابیت دە پەیامەکە ژێک گیر بیت دە پەیامەکە ژێک بەربەڵاو بیت بەر هەندێ تەکیلاسە هەندێکری کووەم بشین شنو پاش بە ئەوی شۆلێ بەرینگی هاتێکردن بێخینە چارچیوێ وێ سیاسەتێدا بە مەدارێتی و بێخینە چارچیوێ بەرنامەیەکێ مکمدا کووەم بشین ئەو داخواز و ئەو ئارمانجێن ما ژ ڕۆشنبیریە دوێت ما ژ هوەری دوێت ما ژ لاوی دوێت ما ژ وەرزشێ دوێت ئەم هەم خەرجیەکە کێمتر و ماوەیەکێ کێمتر دەهێنێ زۆر باشە جەناب وەزیری هەر کەسێکی ئەڤر و کە مرۆڤت گەل باخەبیتن دەبیشتن قەیرانی منگرتیا قەیرانە دارایی هۆسا چێوە لەوما کارێمە لاواز بوویان کارێمە بدرستاهی ڕێڤەنە چێ و ئەم بژین هەجەت زۆر هەنە جەنابێتە وەکو وەزیر چەند کارتێگرن کارێ هەوە گریە قەیرانە ئەبروکەک و حکوومەتە هەرێما کوردستانی و بەروکێن مە خەلکی بگشتیژی ڤەگرتین کاری هەوە ڕاوستایە یان هەوە سیاسەتەکە دیا کارکردنێ داڕێتە بۆیەکی و بەردەوامیە کاری هەبیت قەیرانە دارایی قەیرانێکە هەمی سکتەرین حکوومەتی یاگرتی و هەمی ژیانە خەڵکی هەرێمە کوردستانی یاگرتی و کاریگەریەکە نەرینی یەل سەر هەمی وەزارەتە کردی و هەمی دام و دەستگا هەمی سازیین حکوومەتێ و دەربەی حکوومەتێ یاکری و یا بۆیە ڕێگرێک بۆ ئەوێ پێشوە چۆنەبەری دو ساڵە هەرێمێت هاتەکردن یا بۆیە ڕێگریەک ئەوە حقیقەتەکە مخابن وەزارەتە ڕۆشنبیری ولاوان ئێکەشوان وەزارەتان وەکو پێتیوی گرنگی پێناهاتیەدان مەبەستان چێژێ وەکو گرنگی پێناهاتیەبان ڕۆشنبیری لاوان وەرزش نەبووە پرۆژەیەکی استراتیژی حکوومەتە هەرێمێ ئەوە خاڵەکە لاوازە دێ سیاسەتە مەیە ڕۆشنبیری ڕاستە ئەم تەفاهمێتکەین مەسەن ئەگەر تو بینێ سەحکەینە هەرێما کوردستانی کوردستانە باشوور پتش 4500 گوندا تەرەفتی بوون ڕێک نەبوون ڕێک خراپ بوون مستەشفە نەبوون چەندین دەهان کۆمەڵگە و ناحیە و احتمال هەندێک قەزاجی تێدا بوون کە حکوومەتە عێراقی هەنگی هەرفان بوون خەستەخانە نەبوون خاندنگە نەبوون ئاف کارەبا ئەوە هەمی مەشاکل بوون ئەم تەفەهمە هەندێکگەن و تەرکیزە حکوومەتی وەکو بۆ کارکردن سەروان سکتەرین من بەری ڤێگاوی بەحسکردی ڕاستە چ وڵاتێکی وێران بوو و هێدیێدی گەشەبوونێک ژیا پێوە دیارە بەس لە هەمبەرێ لازم ڕۆشنبیریژی وەکو پرۆژەیەکی استراتیژی گەلوان تشتا هات باکردن بەس مخابن نەهاتیەکردن پارەی بۆ هاتیە تەرخانکردن شۆژی هاتیەکردن بەس وەکومە گوتی نە سیاسەتێک بووە نە بەرنامەیەک هەبووە ژبەر هەندێ وەکو پێتیوی بزاوە مەیە ڕۆشنبیری و بزاوە یا هوەری یا وەرزشی یا لاوان پرێبە نەچۆیە ئەوە گوتێتە وەکو پرۆژەیەکی استراتیژی سەرۆکاتیە ئەنجومەنی وەزیراندا سەرۆکاتی حکوومەتە هەرێما کوردستانیدا نەهاتیە درستاهی کاربوون وەکو پرۆژەیەکی استراتیژی دە چه ئارمانجێ دوێتن بەرامبەری وێ وەکومە گوتی دیسان وەزارەتی سیاست نەبووە دیسان وەزارەتی بەرنامەیەکی توکمە نەبووە ئەکید ئەف تشتە نەبندێ ئەو کارێت تکەی وەکو پێتیوی وێ خزمەتە ناگەهێنیتن ئەوە بێت ئەم دوێ خولا حکوومەتێدا یان دوێ کابینێدا ئەم هەوڵ دەنگینگیە وێ وەزارەتی دیارکەین بەرچێ وەزارەت چەند سێکتەرەکێن سەرەکی پێکتێت و ئەگەرم سەحکەینێ تەوایە جوواکی کوردستانی ئەگەر نەبژمەتە سەدا سەد سەدا نۆت وێ بە جوواکی کوردستانی پێوەگرێدایە ڕۆشنبیر تو خۆزانی ڕۆشنبیر نەبەس ئەوەیە شعرێکت نویسیت ئەن نەبەس ئەوەیە ڕۆمانێکت نویسیت ئەن نەبەس ئەوەیە فکرێت بەلکی مامۆستاژی هەر ڕۆشنبیرە مامۆستای زان کوژی ڕۆشنبیرە نۆژدار هەر دیاوی خۆدا ڕۆشنبیریەکە هەیە ئەوە هەمی سەر کێوەنە سەر وەزارەتی ڕاستە سەر کاریویە تایبەتمەندا وەکو پزیشکێک بەس دیسان تێت پزیشکیژی ڕۆشنبیریە خۆیان هەیە یعنی خەڵکێکی زۆرە ئەگەر بێ هونەرمەند دیسان دێ سەحکەیە
هنرمند اتوان بیابت مهاده مثلا موسیقی دا سینما دا شوکاری دا شانو دا هنر ملی دا حتى خلق كيديش درفي فانجي رنجا حسكا هنري ديسات دا هبتن اوجي تقول بيجن تويجكا برفرها ديسان تابعي وسات الجريتن اگر تسحكي لاوي وكو تويجكا جرينجو تويجكا يا بزاف تويجكا بهيفي تويجك وتفيد غورين بينكرن ديسان وكو هجمار تسحكي هجماركا جلك مزنا اگر تجي ويجي بيجري جي اگر بيجنش 18 سال يجي بيجري حتى وابوها تيضان حتى 4 سال يجي تضاني تدفي أبدي سحكي ديسان هجمارك جلك زورا ديسان بلي في هردو رجازا جفتجي نبس نيري بلكي ميجي جريتو نيه كنت قلت له يعني نير يعني مي هردو كات جريتن وانا ورزشي ديسان سحكي تخك جلك بربلاف الهرما كردستانية چندها جورین ورزشی چندها جور ورزشی پیوت گریدایله یعنی نمونه دو ماهی دی بود اینم کو قهرمانیا اوروبا بری چند که هاتی کردن مدید که چند خلقی ما المالا کون بون الکافه کون بون الجهنگشتی کون بون البازار کون بون اگر مجال کون بون جی نبویا برکه که جریان به تلفونه برکه تورن کمالاتی يحاول ضي بزانتن كان نتيجة اللي هاد جهش دكي وكبر ديسان خلقي جزور يبي فجري تفوي خلقي خري كوب كي تقريبا جواكي ما يكردي خري جريت همية جريتن جبال هندي نجيا في وزارتي في بيتا داسيشان كرن وكارك جدي ترسل في وزارتي بيتا كرن وهي في دارين ام بشن كارك وصابكين كود جفتو جوين بيك إنانا كابيدان نهيدا بشتما او حزب براوت هالبجارتنا دا شريب كان كوفي وزارتي بخو ورقرن نكو تركيزا وانسان هندك وزارتي جيبتن وبيتا وزارتين ام بيجينيين دست بيكي ولاتين پیش كفتي يعني مجال اقتصادي جرنجي جالك بوزارة روشنبيرية تتدان يعني اس نابجم وزارة ايكيا بس الهريين ايكي تتدان وكيكو خلق وكيكو جنابتا قوتي همي بيوغريدا جناب وزیری جنابتا بحثی سی خالین گلکین گرنکن روشنبیری ورزش لاوان راسته ات نویسینا ناوی وزارت دا وزارت روشنبیری و لاوانه لی ورزش جی هر ام بیجین بوی وگریده اف هر سی سیکترین هو ساین گرنک کاری وزارت قرستر لیناکن و ناکن کو توازن تیگ بچید بولا که کار باش بیتکرن بولا که دی کمتر بیتکرن غدر لایکی بیتن تو نبینی هکر وزارت روشنبیری بتنی باید دابتر گرنگی روشنبیری تیدد و دابتر خدمتا وی کردی کتن وزارت او ویگاوی های افوا یجد وزارت بکاتی بری کابینا بری فتره که الحکومت عالم کردستان از بیشتر سردمی کابینا ششه بو که از خلال نبود تو برهمی يدبوين ايك وزارات ورزش لاوان هبو وزارات روشنبيلي هبو دو وزارات جتابو نفهري ميدا بس بشتي ويكيم كرني ودمج كرنا وزارات ودمج كرنا دزقها ودمج كرنا سازين حكمتي وكيم كرنا وان افهر دو وزارات في بركتن وكو في بركتنا وان روشنبيلي الجلا وان والجل ورزش نتيجة غريبة يعني اجا تساكيت نموني دي الدنيا جداية هنكو افسك ترى الجل جتهاتي نكرن ما ريباريكا جشتيا هي نينراتيا لاوات كت اطناف وزارتي دا ما ريباريكا جشتيا ورزشيا هي نينراتيا ورزشيا كت ناف وزارتها دا وابا هردو من الدور ريباري تمثيلا ويلانيت كان ما ريبارين جشتيا روشنبيلية هين السنتري باريزغاك وابا تمثيلا لاني روشنبيليت كت روشنبيلي وهنر اگر ام بيجي از بیجم شول و کار یه هر وزارتی که یه هر دابو دزگاهی که نب مزنیه و نب بچیکیه یعنی وزارت چند مزن بید اگر تا برنامه که کاری نبید ده کاری تا یه درست نبیدن وزارت بلا بچیکیشی بید همان دا برنامه اک نبید اگر تا برنامه اک نبید دیسان آنکو مرام مجوی که چیه اگر تا برنامه تا سیاست کا دیار کی بید تا برنامه هبید تو دشی کاری خوکی
ئەvە خاڵەکە گرنگێک و ئەم تاکیدی سەر بکەین و ئەگەر ئەم سەحکێنە وەزارەتە ڕۆشنبیری وەکو هەیکەلێ ڕێکخراوەیی وەزارەتێ هەیکەلێکی ئێکشوان هەیکەلا بوویت وەزارەتێت گەلک مەزن یعنی وەزارەتە ڕۆشنبیریدا مە 12 ڕێبەرین گشتیەت هەین گەلێک وەزارەتن حکومەتە هەرێمێ ڕەنگە کێمترێت هەین گەلێک شوانە کێمترێت هەین ئەگەر تو سەحکەیەت ناف وەزارەتە ڕۆشنبیری ولاواندا نزیکی 200 ڕێبەریامە هەبوون ئەش ڕێژێ 1400 ڕێبەریان سەر ئاستی حکومەتە هەرێما کوردستانی بیسان ڕێژەیەکە گەلک گرنگە یعنی مەزنە ڕێژەیەکە گەلک مەزنە گرنگی پێهاتێدان زیاتر گرنگی بەرفرهکردنە وەزارەتە هاتیەدان ئەس بەرفرهکردنە وەزارەتە نابینم کو بیتە خاڵک و دوپشەی پتر خزمەتی بکەین بەلکی ئەگەتە بەرنامەیەکی دیار و بەرنامەیەکی مکوم و تە سیاسەتەکە ئاشکرا هەبیت تو دێشەی ئەو مەرەمەتە بێت ئەو ئەرمانجاتە بێت و هەنگێوی ژبەر هەندێ ما وەکو وەزارەت تشکیل هەندێدا کرد و ئەم پێداچوونە هەیکەلی وەزارەتیشیدا بکەین بەری بریارین حکومەتی خۆ و چاکسازیێت هەیکەلێدا بکات ما وەکو وەزارەت هەندە پێنگاو هاوێت بوون بەری ئەو بریارە حکومت و لیژناوان و هاتیە دەفمە و داخوازمەکردی و ئەم پێداچوونی وەزارەت بکەین ما نزیکی 20 ڕێبەریا ما ئەن لێکدا بوون ئانمە هەلوەشان بوون زۆر باش جەنابی وەزیری وەرگرتنە ڤی پۆستی و جەنابێتە وەرگرتی بڕیار ئەو بووکو هەر هەفتیە جارێکی باژێڕێکی باژێڕێن هەرێما کوردستانی جەنابێتە ڕووینشتن لێ هەبیت بۆ یەکێک و خەلکێک قەستە دەف جەنابێتە بکەتن vê qeyranêda nehête hewlêrê bû îmzayekê belku tu vêrêyan akrêyan em bêjîn germiyan Silêmaniyê hewlêrê bû îmza bikey ez barê me ev proje wextekê berdewam jî bû ev proje çi lê hatiye vê gavê jî herê berdewam e û hebûna vî projeyî çi harîkariyek bû gel xelkî û te çawa xelek dît dema tu li va cihat rûniştî destpêkê rast e me û biryara ku her du uzba carekê ئزواکل دۆکی ئزواکە سلێمانیە بین بۆ هەم دیتنە خەلکی و چونە ناف خەلکیدا و هەم سەردانە سازیین وەزارەتی و هەم چۆن ناف خەلکیدا پتر نزیک بوونش کێشە و ئازارن خەلکی ئەنیەت سازیان و هەروەسا دیتنە خەلکی خۆشی خەلکی مەیە ڕۆشنبیر خەلکی هۆنەرمەند و وەرگرتنە ڕەئی و تێبینی و سەرنجەنوان و پتر هاریکاریکردنێ بله فترة دريش ما تقريبا أبكر بس جبركو غيرانا داري كاريجري كان نريني أصل كارو شاركين وزارة بخوكري أف بينغاوا ما رنجا وكو بي تي في نهاد بتا جيب جي كرن چونكي دست بيكي راستا غيران جلكات تند نبو ما امتات مدوكي جما دوام كرو امتون سليمان يجي ما دوام كر و هاریکاریش گلک کرد گلک خلق سلیمانی الدوکی هاتن سردان آمد کرد گل ریبرین گشتین خو گل سازین خو ما سردان آمد کردن اب امی تمام کردن پشت اینگی وقتی شول نمایی و قیران دارای پتر کیر بوی و چالاکین ما پتر هاتن راوستاندن رنگ وی پنگاوی او گرینگی نما بیتن من کسر هنده گل ریبریا گشتیا دوکی مثلا پیوندی میتین هم آهنگی میاهی چه پیتیویه چالاکی کبید امتین بشدار بین و دو که بخوجی از خو و دو که زوربیا پنجشنبه و جمعه از دو که و هر وقت که ایکیویا بیتن من یدیتی و کو اوفیزی یا دیاره بس گرینگیای و کی برای نمایا و هر سال سلیمانی جی همان تشتا اگر چالاکی بیت کردن رنگا من میوان کن بو بازار بونا و چالاکی آن اگر کیشه که بیتن دخوازم کم چی نویری بس سردانت من و هاتنو چونت من بو درve berdewame çi bo dihokê çi bo Silêmaniyê çi bo germiyan û çi bo deverên dîjî û bernameyê de ku em pitir van seredana bikein û pitir seredanê meydanî bikein çunkî me divêt em senterê parêzgeha derkevîn û berif senterên qeza û senterên nahiye û senterên komahgeha biçîn çunkî ew jî şiûrekê dikin ku هاتنه پشگو هاوتن رنگا چالاکی سنتری پارێزگا دوکی پتر بینه کردن سنتری قزا زاخو قزا میدی آن ناحیه کی آن اوی
و از بینم اف خلکی دروی سنتری پارێزگای چەند صفاتێکت باش تێداهن معناویین یت سنترانینە نەخێر واژیە هەی بەس ئەوە چونکی نهات نەکردن ئێک دڵسۆزیاوە بۆ کاری دوو وزایەکە هەیە تاقایەکە تێداهێت بێت بکات سێ دی ئامادەیە چالاکی بکەتن ئەگە تو پشەیوان هەر سێ سیفەتە کۆمکەی و کار بینی دێ شەی پێنگاوێن باشتر بۆ خزمەتە وان سکتەرین وەزارەتێ زۆر جانی بسیارێ هەر خەلکێکی باژێڕێ دهوکێ بکە بیت نەهەمی بە زۆربەی دێگازندێ لێ چەندێکت و پارێزگەها دهوکێ دەڤەرە بادینان غەدرا لێ هاتێکردن فلان بیاویدا و فلان بیاویدا و حتا داویە جەنابێتت بینیت شلای وەزارەتا ڕەوشەنبیریڤە غەدر پارێزگەها دهوکێ هاتیەکردن هەر پرۆژەیەکیان هەر کارێک بوو بێتەکردن و تەمان دەمدا هەر کەسێکی مە بینیت دێبێژیتن بسیارە جەنابێ وەزیری بکە کا چ بوو خەلکی دهوکی کردە چونکو جەنابێتە کوڕێ دهوکەیە بیتن وەکی کووت بووە وەزیرژی خەلکی گەلک شەوقەکە مەزن هەبووک و ئێکش خەلکیمە بوو وەزیرە ڕەوشەنبیری سەبات دوێ پرسیارە خەلکی دهوکێ سەداسەد الگەلم سەداسەد ئەزگەلم نە بە سکتەری ڕۆشنبیری سکتەری وەزارەتە بەلکی سکتەرین دیژی وەک پێتیوی گرنگی دهوکێ نهاتێدان ڕەنگە هەندە جارە تەسەورێک هەبیتن و دهوکی گەلک گرنگیە پێهاتێدان ئەن دهوکی گەلک پارێکی باشە تێدا هەیت بەس چۆن ئەمەت ناف حکومەتێدا و دیتنامە ناف وەزارەتێدا و ئەنجومەنی وەزیراندا و دیار بیت و وەکو پێتیوی هەمی سکتەرین دیدا گرنگی دهوکی نهاتێدان ئەس سەداسەد گەلبەیەکێمە و وەکو وەزیرێک حکومەتە هەرێما کوردستانی وەکو خەلکێ دهوکێ ئەسپەمیشیانەخۆ هەوڵ دەدەم و ئەو کێماسی ئەبێت سەر پارێزگا دهوکی هات نەکرد ئەم هێدی کێم بکەین مدوێت تەئکیدێ سەر هەندی بکەم و دەستپێکە قەیران و هاتنە داعش جەنابی سەرۆکی حکومەتی و جەنابی جێگری سەرۆکی حکومەتی و گەل هەندێک وەزیرین پەیوەندیدار سەردانە پارێزگاها دهوکێ کرد و چەند ڕۆژێکە پارێزگاها دهوکێ بوون و هەندێک کۆمبۆنین بچیکێت ئەنجومەنی وەزیران ئێل دهوکی هات نەکردن پشتی زڤرین کۆمبۆنە ئەنجومەنی وەزیراندا جەنابی سەرۆکی حکومەتی و جەنابی جێگری سەرۆکی حکومەتی و وەزیرێ دارایی هەنگی بەڵێ تەئکید سەر هەندێک کرد بوو دیار بوو عەمەلیەن و وەک پێتیوی گرنگی بدهوکێ نهاتێدان ئەت هەمی سکتەراندا بێجا تەعینکردنێ بیت ئشگرێ بەستا بیت پرۆژە خزمەتگوزاری بیت حتا دومەهیە ئەvە بەری ئەم چینژی و بەری ئەم شارک بین دوێ حکومەتێدا بەس وەکو خەلکی دهوکێ ماف شعورە هەبووە و یەتێتە پشتگوهڤە هاوێتن و ڕەنگە ئەو شعورال دەردوو و پتر گرنگی هەفلێرێ و ئیسلێمانیە تێتەدان و حتا سیاسیژی یە هاتیەدا باشکردن و هەندێک لایەنێ سیاسی پتر گرنگیە ئەپسلێمانیە دەن و لایەنی سیاسی الڤێرێ دەسەڵات دهوکێک و پارتیا پتر گرنگی دەتە هەولێرێ وەک دهوکێ وەبە بێژم خەلکێمە زانیت و یا دیارە و حتا بەری چەندەگەل گەل جەنابی پارێزگەری دهوکێژی ماف سەحبەتە کردی و ئەم بشین فشارێکی بکەین ئەو کێماسیا سەر دهوکێ بێتە تژیکردن زۆر چەند مامۆستا بەری چەندێکی دەنگووەک بەڵاو بوو و ڤیستەڤاڵا فیلمین سینەمایی الدهوكي جناب وزيري ديفاكو هزيتا سليماني تقوتن بوهيكي كو جناب وزيري ايكتيا راست خلقي دهوكي لي ايكتيا ودا خاص ليكريا كل سليماني اف فيستافالا بيتا انجام دان وبرينو كجي دهوكي اف فيستافالن خو انجام داين لك جنابتا رون كرنا اكيب اما بري چندكي چند چاف پێکەف نەکوت پرس کۆنفرانسی دا پرسیارە هات نەکردن حقیقت من بەرسەوادایی بەس من ویلڤێریجی دیسان بەرسەبێت جان ویل بژمەتە ئەvê ێکی هیچ بنەمایەک بوونینە یعنی هیچ بنەمایەک بوونینە و ڤیستەڤاڵا سینەمەیا دهوکێ بێتە بە گواستن بۆ سلێمانیە ڤیستەڤاڵا سینەما دهوکێ ئێکێک ڤیستەڤاڵێن باش سینەمایە و پێنگاوێن باش جێت هاوێتین و ئەگەر ئەف قەیرانە دارایی نەبا دوێ باوێدا بووم دا پێنگاوێن باشترژی هاوێژیتن و ئەم وەکو وەزارەتدا پتر گرنگیە دەینێ و پتر کارێ وێ ڤیستیڤاڵێ ئەپڕێ بێ بچیت و ئەو ڤیستیڤاڵ
ديتا يا هاتي تشسباندين يعني يا هي و ما قولنا بو ايج فيستيفالا كي فيري فاغو حساب باجر كدي انا زانم اف بيركرنا في خلكي يعني تشوا دي تشوا فيستيفالا كي فاغو هيزي بو جاي كدي فيستيفالا دو كي جي خوي قرتي جي شنازيا وزارتي جي شنازيا حكمتي جي شنازيا سينما كارين ين اجدر فيدو كي هفليري وسليمانيش بشاهديا هر هميا بشاهديا اكثريا او سينما كايد مديتين باشي بحث سينما في سوالا سينما دو جتكن وهميجي هفكارن بو زيادتر بشخص ناوي وقواس ناوي انظام شكيفاتيا يعني شيء غريبة مخابن هندك جنس دو كي بن افتفكيريال دفع بيتن شكي از خو خلق دو كي ما از چوا كارك وصل كم بيستوالا كار دو كي دب باجر كدي وبري فيغا وجد افن خدا میگو دو اكشوان پاريزگهانكو اگر تو براورد که جل هفلری انجا سلیمانیه و کوپی تیوی زورداریک لحاتی کرن زورداریک لحاتی کرن کاربوناتی کرن دی چوا ایکی خلق دو کی وی تجی دستت گلوی زورداری هبید دشمج تشتكي منطق ويكنا خازتن اوا هاي از بینم وکی چوا 2014 سینما کارن هفلری مهرجانا کا سینمایی ساز داو کرو یعنی دولتی جیبو بوچینگی کسی نگود دي فيستيفالا دو كي فاغويزين هافليري فيغا فيجي سينما كاين هافليري هاولدم فيستيفالا خويا دويب كان وحتى ريفيريا سينما هافليري جا محاولة كد فيستيفالا كيف يا سينما بس نبرنجي يا دوكي بلي سينما كاين سليماني يجي هاولا داي كو فيستيفالا كا سينما يبكن از في بتر تزفرين بو اوي كيش فكيشادنا بيرا هنرمندي بخودا هاي مس وتشبيت اخلاصيك جدا هبيد هنرمند و سینماکاری هفلیری آنی سلیمانی بیشتر بوچی دو که بشد ویب کرد بوچی انشیم کم بوچی یا پیش کفتیا بوچی ام نشیم پنگا و کاوسا پاویجین چه بیتی خلاصی کاتی دای دا اجکاری کی بو باجر خوب کم بس وکوس اوا الهفلیری جیت تکرن و اوا سلیمانی جیت تکرن چه پیوندی بوزاتی بنینه هنرمند خود کن و اگر جهت کاری واب کرد تایبەتی دوێ قەیرانە داراییدا دوێ قەیرانە نەبوونا چالاکیە ئەنجام نەدانا چالاکیەدا ما ڕێبەبەرین خۆین گشتی مێت سەرپشتکرین ما هونەرمەندت خۆشیت سەرپشتکرین و بشن سپۆنسەرێکی هاریکاریەکی بخۆبین و چالاکیەکە هونەری چالاکیەکە ڕۆشنبیری ئەنجام بدەن ئەوە سلێمانی ئەنجام کادێتەکردن نایەتەکردن بەس بەحسکری چ پەیوەندی وەزارەتی بەنینە وما يقول تيجي نامجي بربرس إنه شالك يا ما ونامجي بربرس زۆر فیلمین سینمایی تێنە دروستکردن ئەدبێژن سینما کار ئەدبێژن بیتن گەلە جارامە مێڤانکردنە بێژن دێدان نەوەزارەتێ و ئەرشیفێ وەزارەتێدا دێمینن و دێ دیمایە تۆز کە بیتە سەر خەلک بۆچی شاشێن تێڤی ئەوان فیلمانە بینی جەنابی وەزیری هەکەر بێنە چێکردن ڤیستەڤاڵێکێدا بلا 100 کەس ببینن بلا 1000 کەس ببینن هەکەر تیڤیەکێدا بێنە پەخشکردن خەلکێک پتر ئاشنا نابیتم سینەمایەوە خەلکێک پتر ئێش و ئازارن خۆ ئەوێت ناوایی فیلمیدا هاتینە بەحەزکردن خۆ نابینیتن جا سەدەمێش و دەمێ ئەم بکار بووین هیچ فیلمێک سەدەمێ مەناتێ چێکردن ئەوەتە بەحسکردن هەمیە بەری بەری چەندێکی ئەگەر هەڵبیتەکردنیش دەرڤی وەزارەتی هاتیێکردن اكشوان كيشن فيلم سينمائية وزارته بله افغازن ده هاي غازن ده جهات يكرن وكو كيشة كيشة بحث كرن جالك جارا فيلم هات يكرن رنجة فيلم كاسي نديد بيت عن فيلم هات يكرن خلقي نديد يا عن فيلم هات يكرن يشوي بي وزارته بشريات بيستوالع جدا كري بينما وزارته هاري كاري وأبيد داينه ده زفرم بو آخنا خويا بدي بيقابي اگر ما سياسة و برنامه هبا ام توشي في كيشنت بو و في كيشاشي دي چاره سر بيتن اوه خالك او خالاتي از زفرينم هندك شوان فيلمانا بجمتا همي رنگ كوالاتي واجي وكو بي تي في نبو بيتن همي شاشة ندا بازين شاشة خدا گلك شاشة دانا بازين دما از دز بكار بوين چند نمونه كد بو مهاتين ابي فيلمي مثلا كدا بين فلان تلفزيوني ما ابو فريقي تلفزيوني ساكي دي تلفزيوني خويا رابس كي قلتي منابيت جبر هندي اگر بيتو ام اوه من بحث كري سياسة اخو كما السينما يتشد بيت
ئەم لە ساڵە چەند فیلمی سینماییکەین چەندێک درێژ وەکوم بەحس کردی چەندێک کورد چەندێک دوکومنتی ئەس بێژم دێ هەم کواڵەتیاوی باشتر بیت و هەم شین ئەوی بەرهەمی بگەهینە خەڵکی حاڵا کاتیم فید ئیشاراتی پێ بدەم ئەو کارین هاتی نەکردن ناف وەزارەتێدا و سیاسەتە وەزارەتی بۆیە هەندە پێنگاوین بچیک هاڵ بوون هاوێتن بەستگەم بوون ئەو بووکو کەرتێ تایبەت نەینات نافکاریدا و ئەکس خاڵت گرنگە گەرم کەرتێ تایبەت بینێت نافکاری ڕۆشنبیریدا کاری هوەریدا کاری لاواندا کاری وەرزشدا ئەس بێژم دەشین پێنگاوین باش هاوژین چکیەگەتە کەرتێ تایبەت ئینە ناف بزاوە خۆدا ئەو کەرتێ تایبەت دەما کوژمێکی پارەی تەرخان کرد بۆ چالاکیەکە یان بۆ فیلمێکی یان بۆ شانوویەکی یان بۆ پیشنگاکە شێوەکاری ئەو دێ هەوڵدات کوڵەتیاوی وێ چالاکی کۆڵاتێکە باش بیت و بشێت ئەو کردن و فرۆتنا تا بەحسکردی بێتەکردن تو بشەی بفرۆشی و هەندێک داهاتژی بۆ بێت ئەوە لایەک لایەتی دێشەی وەکو باگیانەکی سەر حکومەتیژی دێ سەرکەی پێت وی بووە بۆ جێناهێتەکردن ئەوە ساڵانە بوتێتە تەرخانکردن بەلکی دێ خەلکێکی دیژی بەشدار بیت لەوە ئێکش کارنمە ئێکمەی سیاسەتە مای وەزارەتی کوژن و پاشوە بکەین ئینەوە کەتە تایبەتە بۆ ناف کار و چالاکیە و دەرکەتنە وەزارەتی ئەشناف وەزارەتێ و هەمی دام و دەستگە هندی یەن ڕەوشنبیری دەرەوەی وەزارەتێ ومە گەلک سازیان ڕۆشنبیری و سازیان هوەریەتین نەسەر وەزارەتێ بنە یەت لاوان مێتین نەبسەر وەزارەتێ بنە یەت وەرزشی نەبسەر وەزارەتێ بنە ئەم خولوانژی بکەینە خودوان وانژی بینین هەم بخینێت خزمەتە کاری وەزارەتێدا بەری ڤیدەمی هەندێک ئەم بێژین ویستەواڵێن ڕێز لێنانێ بۆ هەندێک کەسە تات نەکردن ئەوێن کو ئەم بێژین هەر ڕێزگەرتنێ بن چ ڕەوشەمبیر بن ئەم بێژین وەرزشوانێ دێرین بن حتا دیما ئەوێن کو vê وەزارەتێ vegirêdayî û tunava civakê me jî da tête gotin dema êkit mirît piştî hingî em axînka bû ratêlîn yan dê em bêjîn tîmsalekî bû çêkeyîn û heta dîmayê ev proje çi lê hat ev ê rêslênanê yêwan kese ewên ku hejî rêzgertinê bin çinku xebateka bû kirî û çend piştevaniyeka mezin jî bû va kesa dema rêslênan tête kirin her tiştekê bît û pêşkêşî kê bîjî ev weko rêz bû xizmeta te بۆ vê xelkî di vê texêda carê wekû rewşenbîr an wekû hunermend an wekû kesek yê çalak biyavê lawan da an wekû kesekê çalak biyavê werzişê da an werzîşvanekê dêrîn an yê baş an neyê dêrîn jî yê nî jî hûn berdewamiyê dite kar û çalakiyê xwe ev heqîqet cuda ne خەڵکێکی دی یعنی حکمی کارێەوە حکمی شولێەوە و کاریگەریاوان بۆ پێشخستنە جوواکی دیارترش خەڵکێکی دیە و بەشدار نەبووی چالاکیەکێدا بەێ ئەوە ئەبێت ڕێزێکە تایبەت لەوان کەسا بێتەکردم کێوە بەشدارن خستن و پێشەخستنە جوواکیدا نەدەما پشتیت مرن ڕێز لێ بێتەگرتن بەلکو هیچتا ساخ ئەو ببینیتن بزانیتن و ئەو کاریوی کردی کارێک بۆیە بە ڕێز لێ هاتەگرتن چونکی یشیای خزمەتێکی پێشکەشکردن دەمات مریتن تو گەر کارێکی وسا بکەی ماگەریوی بخۆ نەدیت ینی ڕاستە دۆرێوی کەس و کارینوی دیبین هەواڵتوی دیبینن بەس یاگرنکە ئەو بخۆ ببینیتن و بەلێ یشیای خزمەتێکی بکەێت و بەرامبەری وێ خزمەتێ ڕێزەکە لێ هاتیەگرتن کاری وەزارەتی ئەف کارەیە بەردەوام کردی بەرینگی بەردەوامی کردی وەختی قەیران نە ڕەنگە بەرفرەتری ئەم باشتر هەڵبتەکردن بەس پشتی قەیرانی دەستپێکری یە بەردەوامە کار یە بەردەوامە بەس ڕەنگە ئەو چالاکیان ئەو ڕێزلێناتێتەگرتن بچیکتر بێتە ئەنجامدان بژین یا مەزم بیتن سەر تا سەری هەرمی هەمی پارێزگاهاژی ئەف کارایی بەردەوامە ناف وەزارەتی جای بەردەوامە سلێمانیە دۆکێل هەفتێرێ باژێڕیندی یە بەردەوامە بەس ئەف شێوەیەکی کوقەیرانە دارایی مەگوتی تەسیرا لێکردی شێوەیەکی بچیکتر ئەگەر تو بەراورد بکەی گەلبەرینگی تێتەکردن بەس یا بەردەوامە و ئەم سیاسەتەمە دەدایک و ئەم پتر هاریکاریاوا بکەین و وەلێ بکەینشنی و باش بە هونەرمەندی خۆ ڕۆشنبیری خۆ وەرزشوانی خۆ بشێتن بوی چالاکی ئەم بوێ خزمەتا کۆ پێشکەش کرد بژیریشی چکی یاسایەک مەت وەزارەتە داهەیە بژنە یاسا مافێدانەری
مخابن حتى بقى هنرمند ما نشيا مفاي السيدية ور بجريتن كو يبلاف كلي بتفروتن وكو دهاتك وبيجيتن لوا هميدا ما بري والفيبو يا الوهابو يا الحكمة بويا كو هاري كاريبو بتكرن بلش نو باش بهم دي حول دينكو هنرمند ما روشنبيري ما ورزجواني ما لاوي ما بتر اعتماد سر خوب كتو وشالاكيا ويدهاتك جهابيتن وامجي بتر هاري كاري بكين وبري مراوي جياني بكتن ام رزق باشترو برفرهترو ديارتر بو انجام دين بهيفينا في قيلانه خلاص بيد بشين وان رزلنا برفرهت اللي بكين زورجان دەستگایان ڕاگەهاندنێ تێتەگوتن و هەکەر هەمینە بنجی زۆربەی ئەوان سەرب حەزبی و گرێداینە هەرێک لایەنێ خۆی حەزبی و دەستپێک و دیمهایکاژی ما ئەvە هەمی کۆمکرینەت ناوە وەزارەتە ڕەوشەنبیریدا و وەزارەتی ڕێڤەبەریەک ژی بۆ دانایە ناوێ ڕێڤەبەریە ڕاگەهاندنێ ڕێنمایên وەزارەتێ چاوە تێنە جێبەجێکردن ناوە دەستگایان ڕاگەهاندنێدا وەزارەتێ گوتیەڤا دەستگایان ڕاگەهاندنێ بگشتی فلان پەیف فلان تشت هێلا سوورە خۆ لێ نەدەن سەبات دەستگایان ڕاگەهاندنێ ڕاستە فرانیاوان حەزبینە یان حزبێکیان کەسێکێ پشت بالتأكيد هندي بكم كون راجعاندن حتى بيجا بيجي تهريما كردستان دا يا آزادا وشري جديك لنا يتكرن ما يا ساكا هاي وراجعاندن كو أوجي هندك كيما كورية تدعين أوجي ياسا روزنامة فانية بتر يا جريداي روزنامة فانية نبيسيني روزنامة غوفار نوعت يا بحثي راديو عن تلفزيون أبكت أبا كيما سيكاتي دا هيدفيت ادفي خالدا بيتكرن وتناف ياسايا روزنامة فاني دا أو سزاي تتدام بو هر سر بيتشيكي سزاي دارائية قرابو كرنا دارائية قال كارك بيتكرن محكمة دي غازيكت كبا سزاي بيجي دارائي چندا مليون اكا 2 مليون 3 مليون دي داتو دي جارة كاري زفري تبا أدبجم أو ياسا محي يا روزنامة فاني إيكاش ياسايد باش يد بيش كفتي و برازيبونا روزنامة فاني هاكي كرن بس هندا قورين فيت بيتكرن سبارة راديو تلفزيون شي بينا بقرتن فيت جارك هادي سروشني ركيخسنا فان دزجين راقادني أدبجم كاركي بيتي فيب تايبتي راديو تلفزيون چنكي أو راديو تلفزيون كسر بريفبريا راقهاندني بنا مولتا وانش لا يمبتتا ورقتنش لا يمبا بلكي ام بلنتين بو وزارتا نافخو دمر بيجي باشا شنيكا ام مولت الديني غوفارو روزنامش لا سنديكا روزنامه نفيسا مولت بيتتا دان يعني ابج ديسان يا لا اكل دف حكمتي لا اكل دف نقابي ابج بيترك خستن بجارك ديكو سرچاوایە کەبیت دەرەکە بیتن ئەوان ئێک جهە بیتن و هەمی بێنە وەرگتن ئەنی مە بەسام چێ جارەکانی سەرچنی بێتە ڕێکخستن بلی وێ یاسایی بەڵێمان دەڕێنمایەت هەین سەر ڕۆناهیال بە ڕۆناهیا وێ یاسایی تاک نەداڕێتن ئەوەکو ئێک ڕێکخستنە فریکوێنسیاوان و ئەوژی دیسان کاری منینە ئەڤژی بێت دیسان بێتە ڕێکخستن بزەفریت بوو وەزارەتە گەهاندنێ پۆست و گەهاندنێ گەهاندن و گواستنەوە بێتە ڕێکخستن بە جارێکادی ئەو ڕێنمایی ئەبێت هەین نەک وەک پێتی بینێت جارێکادی پێدا چون پێشدا بێتێکردن وە ڕێنماییە هەندێک ئەو بێنەکردن بەس ئەوە مەکری وەکو وەزارەت وەکو خوب بەرپرس زانیش ژێ قەزیە بەلێ مەگەلای جارایت کۆم کردین مە ڕێنماییەت داینێ مەداخازاژێگیری یاد ناوبەرە مە واندا هەی ئەم vê بۆ تێرین وەکو هەستکردن بە مەسئولیەتی وەکو هەستکردن بە بەرژەوەندا بلندا هەرێمێ وەکو هەستکردن بە بەرژەوەندا گشتیە خەلکی ویا وڵاتی ئەوان وەکو پێگیریەک یا پێهاتیەکردن و هەرچەند حتا بێگاوێ ئەم نەشینە وەک پێتی بی بکەین ئەو چی مەبێت ئەم گەهینی ئەم نەشینە بکەین بەس بوێ هیڤە دیسان سەرشنی جارێکا دیوان دەستگەیان ڕاگەاندن ڕێک بخینەوە و بشێن وەکو
نامش بەتە مەسئولێکی بۆ داین بەلکی چارچیڤەیەکی یاسایی بۆ داین کە توی چارچیڤەیدا کار و چالاکیان خۆ بکەن. حزبا کەناڵێن خۆیان ڕاگەهاندنی هەنە وەکو جەنابێتە گوتی بیت هەندە کەساژی هەبن کەناڵێن خۆیان ڕاگەهاندنی چی بوو و حکوومەتە هەریما کوردستانی حتا ڤێگاڤێ نەشێتن کەناڵێکی ڕاگەهاندنی چێکەت هەمی سیاسەتا خۆ هەمی ڕێنما هەمی بڕیار ناڤاوی کەناڵی ڕابگەهەنە خەلکی و بیتن زۆربەیە وڵاتەژی ئەف تشتە هەبیت سەبارەت ئەvێ ڕاستە حتا بێگەوێ حکومەتی نەبووە ئەس ڕەنگێکی دی ڕۆژۆی تەڕحکەم ئەس نابژمەتە کەناڵی حکومەتی بێتە کەناڵێکی نیشتیمانی یعنی سڵی هەر حکومەتێک بێتە گۆش حکومەت دێتە گوهاتن بەس نیشتیمان نایەتە گوار کەناڵێکی نیشتیمانی و سەر کوردستانی بگی کوردستانی بیتن کابینێک تێتە دانان کابینێک تێتە گواردن ئەو نایەتە گواردن ئەو دیشێل خۆ کرد ئەگەر ئەم بشین کارێکی و سابکەین ئەس بێژم ئێک بیشوان دەستکەفتاک و ئەمشیان بکەین مخابن حتا بێگاوێ ئەو هەوڵێن هاتیینە دام بوو وەیەکێت سەرکەفتی نەبووینەوە چەند تەجروبەیەکی تین یت حکومەتی تەلەڤیزیۆن هەبووە رادیو هەبووە گوڤار هەبووینە ڕۆژنامە هەبووینە بەس وەکو پێتیV نەبووینە و سەرکەفتی نەبووینە ژبەر قەیرانە دارایی هەندێک شوانە هات نەگرتن vê dumahiyê mixabin hemî kenalê ragihandiniye hikûmetê xwe çarçîvê TV'yekê de dît ku ew jî zaro TV bûtine ya zaroka û du wêzgehên radyoyê êk Hevlêrê êk Silêmaniyê navê Newroz niho di vê qonağê de ji ber qeyrana darayî êk û ji ber ku tecrübên hikûmetê bûna kenalekî tecrübên baş nebûne serkeftî nebûne me ew jê rawistandîn û wekû pêngava êkê em hewl deyn ku van kenala bikêne kenalên roşnbîrî televizyoneka roşnbîrî radyoyeka roşnbîrî û hêdî hêdî ji vê roşnbîriyê beref wê biçîn evan behs kirî ku kenalekî niştimanî danî û bişêt vîkarî biket. Nîjenkirina moletê kenalan ragihandinê bêjin radyo bû TV bû heta dawiyê digotin parekê mezin lê tête mezaxtin heta hatine nîjenkirin moletê va dezgaya hewa wekû wezaret cavxişîneke divê çendê de kiriye egerê qeyrana vêgavê hey em jî dê moletê wa kêm pareyê lê wergirîn yan jî ev biryareka perlemanî û rûniştin û rezamendiya encûmenê wezîran çêt bît. سەبارەت مولەتێ و ڕسوماتت مولەتێ حقیقت ئەس بێژم ینی تێنەگە هەشنێک یادوی مۆزوعی داهی و ئەس نابینم پارەیەکێ زۆرەژی ئەگەر کەناڵێکی ڕاگەاندنێ تەلەڤیزیۆنێک بشێت سێ چار قەمەرە سینەعیدا پەخشی خۆ بکات دەهان دەفتەر دۆلاری بدات بشت ستافێکی وسا پەیدا بکە دەهان دەفتەری دۆلاری بدات باشە بۆ نەشێت 20 میلیۆنەکە بدەتە حکومەتێک وەکو مولەت بۆ چێت ویکاری بکات بۆ نەشێت وا بکات ئەvە بوو خدانێن وا کەناڵا و حزبە هاتیە گوتن بەێ یعنی ئەvە بۆ کەنا ئەم دێ بەحسی باد نیاساتکەین بۆ بشێت پارەیەکێ مەزن بدات بۆ پەخشی خۆ بۆ بێت بشتە حکومەتی وڵا ئەس 20 میلیۆنە نادەم بەس دێ دهان دەفتەرادەم بۆ پەخشی خۆ دەشێن وێدەم بەس ئەس 20 میلیۆنە نادەم ئەvە یعنی جێ و دیە جێ پرسیارێ حقیقت بۆ تو شێوی بدەی بۆ نەشێوی بدەی کول هەمی دنیاەدا کەناڵی ڕاگەهاندنی خۆناسی هەمە بسەر بە خوبێتە دانان و ماوە کەناڵەکەمانەوێت ئێکە بیتن ڕێک بێخیتن ئێکە بیتن خۆدان بیت ئێکە بیت ڕێکی لێ بگریتن ئەvە ینی حقیقت جێ مناقشەیە ینی ئەس نابینم کو ئەو گازندا تێداکردن جهێ خۆدا بیت ئەم گازندەکە منطقی بیت و هەمی کەناڵمەین تەلەڤیزیۆنی جێگرت ساکەیە هەمی ئەوەن ئەبێت عیملاق هەمی ئەوەن ئەن حزبەکە مەسناڵ پشت بێ جودایی دۆکێ هەڤلێرە سلێمانیە ئەوان کەسێکی دەوڵەمەند کەسێکی دیاری پشت پارێکی خەیالی پشت بۆچی چێت سەرف کرد بۆچی نەچێت 20 میلیۆنێت مولەتی بدات بۆ حکومەتی هەژی پرسیارێ ئەوە بیتن هەزر ئەو بیت و حکومەتاویە ماڵاویە هاریکاری گەل بێتەکردن آخر بۆ ئەو ژیاریکاری گەل حکومەتی نەکات پتر بدەتە حکومەتی بۆ ژیاریکاری ئەبووشی ئەو هاریکاری حکومەتی نەکات بۆ مخابن بنێتە سیاسەتە حکومەتی و یۆمەفخۆشی هەمی گاوە حکومەتی هێدای یعنی خەڵکێکی وەرنەگرتیە دایمیێدای هەوڵ نەدا وەربگریتن و بە ئیش کێشت حکومەتەیە ئێک شوان کێشانە و حکومەت نەشیات دەهاتی خۆ
کێم بکەن بەڵعکس ئەس بینم ئەو پارێ دای پارێکی گەلک نینە ویدەمیدا چونکی کەناڵ بوو هەیە من تنێ دوو پرسیارمانە ئەس گەهینمە جانابێتە چەندکو دای من بەرەف دیمایەکی تو بکورتی بەریار بووکو ئەلدەڤەرە بادینان ئەم بێژین پەرتوخانە پتر بێنە کاراکردن پەرتوکێن هەری باش بێنە ئامادەکردن پەرتوخانە لە کۆمەڵگە و قەزا و ناحیە بێنەڤەکردن و ئەوێن هەین پتر چاودان لێ بدەدان نمونەیە ئاکرێ چلوی پرۆژەی هات ئەگەر کورتی سەبات کتێبێ و کتێبخانەی حقیقت ئەوە دوو ناوێن گەلک گرنگن ینی کتێب و کتێبخانە شوێن نەگەرە ویدی بکەین بێژین دەرمان و خەستەخانە ینی کتێبێکی دەرمانێکە کتێبخانەی وەکی خەستەخانێکە بۆ چێ بۆ مێژی بۆ مێشکی بۆ پرێبەچۆنی وە گرنگیا خۆی هەیە خواندنا کتێبێ ئێکە شوان وان بیاوا کۆپێتیڤە گرنگێکە باش پێ دەدان و ئەمەکو وەزارەت دێ هەمی جوهدیت خۆبکارینی کو ئەم بشین بیکاری بکەین بۆ چونکی ئاستێ پێشکەفتنە مل تاکی و جواکی ئێکشوان ئاست بۆ پێشکەفتنەی گرێدا بخواندنە کتێبان بە ڕێژایەکە نێودەوڵەتی یا هاتیە دانان و پێتیڤەت جواکیدا هەر تاکێک بۆ ساڵێ 4 کتێبا بخوێنیتن وەکو ڕێژایەکە گشتی هەر تاکێک جواکیدا وەکو ڕێژە بێتەگرتن 4 کتێبا بخوێنیتن ئەو جوواک دێ طبیعی بیت جوواکێک بیت دێ طبیعی بیت دێ پرێبەچیت جوواکێکی وەکو ئەمریکی هەر تاکێکی بیت ساڵێدا 11 کتێبات خوێنیتن دیف ئەو ڕاپرسیاتێکردن جوواکێکی وەکو بریتانی 70 خوێنیتن بەینەما ئەو جوواکی دیت پێشکەفتی ئەکی وان ژینس بێت وە هەمی پترێنشێت هەندێ بەس جوواکێکی وەکی مەی کوردستانی و هێشتا ئەم گرێداینە مەسەڵەن بژین کوردستانە باشوور عێراقی ئان وەطن عەرەبی ئان بێ وڵاتێ ڕەنگە بەرپەرە ژینایەتێکردن حسابکردن ساڵێدا بۆ هەر تاکێکی بەرپەرێک ژینایەتە خواندن احتمال هەندە وڵات لێ هەبن جملەیەک ژینایەتە خواندن تبینی کو ئەم حەسکەین جه هەبن ئەڤە پەرتۆخانە لێ ئەم حەسناکەم بچینەتێڤە و بخوێنیم زانین کا چ تێدایە ئەڤە ئێک ڤێتش کاری سەر بکەی وەکو هوشیاریە خواندنا کتێبی ڤێت بکەی و ئەوە ئێکش کارێت بەلێت وەزارەتێ و ئێکش کارێت تاکی جواکیێژی بێتەکردن ئەڤە ناحیە دوێ سەبات کتێبخانە کۆ جهەی کتێبەیە ئەو کتێبخانە جهەی کتێبێ vê cihek bît cihekê wisa bît ku dilê xelkî biçîtê vê biçît birintexarê yê hîn bît yê xweş bît kitêbê bigerî kitêbawî vê têda bît yanî heta navarokek kitêbxaneyê me jî renge wekû pêtivî nebîtin ku xandeva istifade jê biket cih ne pêtivî ye de îşaret pê akirî da belê kitêbxane akirî êkek wan kitêbxana yani ew aslan ne kitêbxane ye jara çend kitêbekê dikom kîn wêrê tu ji ber bêhnê neşîm çi jûr ve ئەوە بەێ کارێمە بێت ئەم پتریە پتر گرنگیە پێ بدەین پتر هاری کاری بکەن بەس vê قەیرانە دارایی حقیقت ڕێکالمەگەتی کو ئەم نەشیان بکەن بەس ئەم شیاین پشتی وی کۆنفرانسە کتێبە هاتیەکردن دووەکێ مەل بەردەڕەش و مەلشێخان وەکو دەستپێکێک دوو کتێبخانەیە بکرد بەری دو ساڵە بڕیار بووکو ئەو پەرتۆکێ بسەلەفیەتێڤە گرێدای هەندێک جها بێنە کۆمکردن یانە بژین بێنە بە کێشان سەر چ بنەما ئەف پەرتوکە داهۆلێهێنەهە خەتاریەوەیان ئەم بێژین خراپیەوە چ بوت ناوا کۆمەڵگەهیدا ئەوە شوێکی سەرچاوەگرتی کتێبخانە نێودەوڵەتیە هەولێرێ تێتەکردن و ئێکەش چالاکیین ڕۆشنبیریین گرنگ هەرێما کوردستانی ڕاستە وەکو وەزارەت بەرپرسینش ئەنجام داناوێ چالاکی بەس حقیقت چالاکیەکە ڕۆشنبیریە گرنگە بڤێڕێ هەندێک کتێب ئەن هەندێک نامیلکە ئەن هەندێک نویسار برێیاوێ هاتن داخل بوو مەزانی و ئەوە ئەمدەن یتێن داک و بەڕاو ببن پتر هاندانە بۆ تند و تیژێ بۆ تندڕەویێ بۆ نەلگەل پێک بە ژیانێ نەلگەل تەقەبلکردنایەک و دوو مەزمونێڤە مەلجنایەک پێکینە ناف وەزارەتێدا وەکو پێدا چۆنێک ناو نیشانێت کتێبەدا کرد وێ پیشانگەیەدا ئەو کتابین و نەزەرامە ئەوە دیچتە چارچی بێت تندڕەویە و تند و تیژێ و دژی پێک بە ژیانی و دژی تەقەبلکردنە لای بەرامبەر ئان خۆ فارستکردنێ مە نەهێلا بێنە پیشاندان وێ پیشانگەیەدا و حتا يوم تبع الهمي دنياي ولاطك وكي ألمانيا
هێشتا نازیەت وان کتێبە نازیەتیان کیفاحی یا هەتلەری حتا دوماهی شنیکە کارێ سەرتی ترەکردن و بێتە ڕێپی پێدادان ڕاستە خەڵکی خڕیادیتی خەڵکی خڕیادیکردی بەس وەکو ڕسمی و ڕێپێتەدان هێشتا ڕسمی بەس بێژم بەری چەندێکی مناقشیا سەر هاتێکردن ناف پەرلەمانی ئەڵمانیادا و ڕێکێ بدەنێ بڵاو ببیتن مامۆستای من بەرەو دیماهەیەکی بەچوو هەگەر جەنابێتە پەیوەکە دیماهەیەکی ئەبی تووشەی کەرەمکەی گەلێک سپاس بۆ هەوە سپاس بۆ وێ دەلیوی و ئینشاءالله دەلیوێن باشتر مامۆستا خالد زۆر سوپاس بوو جەنابێتە کووت و میێڤان بووی گەلمە ڕوونشتن گەلتە جێ سەرفەرازی زۆر سپاس بەلێ بینێرن هێژا بێ چەندێم گەیشتنە دیماهەیەک ئاخەلەکە بروکە بەڕنامە هەوەیە وارەبادنان هیویت کە مەمشیابین پیچەک خزمەتە هەوەیەن بارێز بکەین حتا موهین و خەلێکین دیێمبی بەڕنامەی ژێر چاودێریە خدای مازنداوام خاطرەوە